مێژووی سحر و جادوو دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. لە مێژە چەکی کاریگەر و نهێنی دەستی مرۆڤەکانە. هەندێکیان سەر لە بەری خۆشەکانی ژیانیانی تێکداوە و هەندێکیشیان باوەڕیان پێی نییە. بیر و بۆچوونی جیاواز و دژبەیەک لەسەر ئەم باسە گرنگ و مەترسیدارە هەیە. سیحر و جادوو فاڵ لە چ سەردەمێکە دروست بوو یان کاریان پێ کردووە یان سەری هەڵێناوە لە سەردەمی نەبی الله سولەیمان واتە پێشی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئەوە تا سیر دەکەین لە سوورەتی بەقەرەدا 101 بۆ 102 باسی ئەو سیحرە دەکات کە دۆزراوەتەوە لە ژێر کورسی یان عەرشی نەبی الله سولەیمان عليه الصلاة والسلام. ئەوە تا خوای پەروەردگار خۆی ئەفەرمێ واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا. سليمان كفری نەکرد، کارێک و کردەوەیەکی کوفری و سیحر بوو کە خوای پەروەردگار خۆی ناوی هێنا وما كفر سليمان، واتە ئەو سیحرەی کە دۆزراوەتەوە بە کوفر پەروەردگار ناوی هێنا، دەرچوونە لە ملەتی ئیسلام. ئەو خەڵکانی کەیان باسی خۆیەکە بەعزی کەسە لێ سیحرم دەگرەوە. سیحر ئەسڵ ئەساسی سیحر یعنی فێڵکردنەوە دوعا و جادووە. دوعای ڕەشەکانیش کە لیان ئەکرێت هەیە بە ئێسقانی سەر تۆپیۆکە، هەیە بە خوێنی عادەیکە، هەیە ئەنواع ئەشکالی هەیە دوعای ڕەشەکان. ئەمە دوعای ڕەشیە و کەی چەرقی لەیەکی بێچاری نەکات چێ دوعای ڕەشی لەکە یان ماڵی کاولەکە. ئەو سیحرانەی کە دەکرێت جۆرە و جۆرە، چەند سیحرێک و فاڵێکە. بەڵێ هەندێک سیحر هەیە پێی دەلێن سیحری خواردن و خواردنەوە. زۆربەی نەخۆشەکان کە ناڕەحەتی جەستەیان دەبن، جەستەیان دەجوولێت، ئەو سیحرە تێکەڵاوی خوێن و دەمار بووە یان بۆی هەیە جنی شەیاطین و مەس بێ. بەڵێ بۆی هەیە. یان سیحری هەوایی هەیە، لە ڕێی هەواوە دێت. سیحرێکەیە لە چەندە ئاژەڵێک و چەندە پەلەوەرێکی تایبەت ئەکرێت، یان چەندە سیحرێک هەیە لە خوێنی ئافرەتی حەیض ئەکرێت. ئەوە تقریبا زۆر زۆر پیسە و سیحرا. ئەوە تا سەروەرمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ من أتى عرافا أو كاهنا صدقه بما يقول كفر بما أنزل على محمد. واتە هەر کەسێک چوو بۆ لای فاڵچیەک، قاوە خوێنێک، ساحرێک، بیر و باوەڕی بە قسە و کار و کردەوەکەی کرد، ئەمە کوفری کردووە بما أنزل على محمد. کوفری کردووە بەوەی کە دابەزیەوە لەسەر محەممەد صلى الله عليه وسلم. ئەویش قورئانی پیرۆزە و دینی ئیسلامە. ئەو کەسی کە دوعای ڕەشی لێکرابێ دامە دڵی تەنگە، گریانی هەیە، شان و ملی قورسە، ئەو جۆرەشتانە کەم بۆ لای منیش بەدە دەقە چارێککە من بۆی چاکەکەم و زەمانی شەکەم بۆ 10 ساڵیش هەچیشی لێ بکەن سەر نەگرێت. چەند خەڵۆتێکم کردووە مادەکە لە دەستمایە، مادەکە لە موقناتیسەکە لە دەستمایە. ئەو ئازار و شتەی بۆ دەرەکەم بە 10 دەقە چارێکێک نەجاتدم کەیت بۆ لای من حرەکەی لە شوێنی کەکەم ئەو سیحرە بەتاڵە بێت. دوایەک دوعای بووەکەم لە ئاوەکەی خوا خۆی پێشوە دوای خاتە ژێر گڵەوە، حتا ئەو کاغەزە لە ژێر ئەو گڵا بمێنێت دوعا تەسیری تێناکە. ئەو شەرتەی لەگەڵاکەم بە زۆری ئەمە ئەبینین هەم دە قەبر هەڵکەنا هەم دڵنیا بە ئێستا هەموو قەبری مناڵێک پشتەسەرەکەی هەڵکەنە نووسەی تیا دۆزیتەوە. يعني بزانە والله لەوانە بڵم ئاستا
لەوانەیە 25 نوشتیان شار بێتەوە لە یەک پشتەسەری یەک مناڵە کە یەن نوشتە و جادووە شارنەوانێ و ئێمەژەوەی ڕاستی بێگەر پێ بزانین ناڵین دوورکەوێتەوانێ دەریێنینەوانێ و ئەیسووتێنین کابرایەکە نوشتەکان بووەکە وایان پێڵێ پیانەڵێ بیکەرە ژووسەری مناڵەوە هێلکەی سوتا و ئەمجا قەفڵە و کورە بەزم ڕزمی زۆرە یەنن ڕۆژێک ئەلێرەوانی ئافرەتی ڕەت بوو بەخوا چوە ئەویان بەقە یەک جەریدا بوو شار دێوانی قەنەعاتی ببێ ناوی 224 نەفەریتیا بوو عەشرەتێکی یابوو بەیەکە ئەرە وەڵڵا وڵای ترمی ئەو نەمێڵا بگاتەوە سەرجادەکە لێرە دەرمێنا و ئاگرم تێبەرە کە دوو ئافرەت هاتن یەکسەر لەگەڵ سەر کەوتنە ناو قەبرەکان لە 100 تا 100 ئەزانی بۆ نوشە شاردنەوەیەن یەن نووسە ئەشارنەوانەوەیتر زۆری پێ ناسی ئەم جێ گوێڕکەی پێیەکەن لەبەرەوە ئێمە هەستی پێ نەکەین بەس ئێمە لەوە زۆر زانکەین لا دەریەکەینەوە بەخوا لەوانەیە بڵم زیاد لە 200 نووسم بەرکرد بێتەوانێ و سووتانوە بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانی مام عەلی بڕیارماندا گەڕانێک بەنێو گۆڕستانەکەدا بکەین و وەک ئەو دەڵێت پشت سەری چەند گۆڕی منداڵێک هەڵبکەنین ئەنجامەکەی سەرسوڕهێنەر بوو لە کۆی 6 گۆڕ 5 دانەیان نوشتە و دوعای تێدا شارا بوو لە 1990 زیاتریش ئەو لوشتانەی کە ئەکرێ هەمووی سیحر و فاڵە تەلاسمە و چەند ژمارەیەکە و چەند پیتێکی پرچڕە کە هاوار و هانا دەبات ئەو ساحرە بۆ جن و شەیاطین کە سیحرەکە بکەن و تەسیر بکات لەو کەسە دوعا بۆ ئەمە هاتۆ من ژیانی تۆ تێک بم دوعا بۆ ئەمە کراوە من حیاتی تۆ تێک بم ئەو ڕیسالی بوونی پێغەمبەری خۆیان سڵاو عەلەیهی وسەلەم خەڵکانێک هەن لە پشتی ئەمە ئەیانەوێت بەڕاستی ئەو ڕیسالی بوونی پێغەمبەری خۆیان ونکەن ئەو ڕیسالی بوونی قورئانە ونکەن کە لای بدەن لەو هەدەف و ئامانجێ کە قورئان هەیەتی بەرەو هەدەف و ئامانجێ کە لاوەکیە لەوە چێشتێکی کەمی لەسەر بێت بەڕاستی زۆر گەنج ئێستا خەریکی ئەو شتن بەداخەوە بەڕاستی بەداخەوە ئێمە زۆر دەبینین یان بۆمان دێت ئەو نەخۆشەیان بۆ لای چەند مامۆستایەک دەبیستین کە دەڕوات ئەو نەخۆشەوە بۆ لای ئەو کەسە سەیرەکەین تووشی مەسی شەیاطین و جن بووە کە زەختی لێ دەکرێت لەو کەسە سەیرەکەین ئەو کەسە دەستکاری کتابی سیحری کردووە یان پەرتووکی سیحری خوێندووە چەند نامیرکەیەکی سیحری خوێندووە و ئەو کتابانە زۆر قەدیم و کۆنن طبعا سەیرەکەین کەسانێک دەستی کردو بۆ ئیشە خۆی ئەلێ حەز ئەەکەم فێر بووم یان فێری کردەوەی سیحر بکەم ئەمە خەتەرترین شتە برا کتابەکانێکێک لەوان پێی دەلێن شەمس المعارف الكبرى شەمس المعارف الكبرى یەکێک لە ناودارترین و کۆنترین کتێبەکانی سحر و جادوو کتێبێکی قەبارە مامناوەندە و زیاتر لە 500 پەڕەیە چاپی یەکەمی عەرەبیە و وەرگێڕراوەتە سەر چەندین زمانی تر باز لەوە دەکرێت لە ڕێگەی کۆد و ژمارە و نووسینەکانیەوە دەتوانرێت پەیوەندی لەگەڵ جن و ڕۆحەکان دروست بکرێت لەگەڵەوەی لە مێژە کتێبێکی یاساغە هێشتا لە لای کەسانێک خواستی لەسرە و حەزی خوێندنەوەی ڕوو لە زیادبوونە لەبەر ترسناچی و ئاڵۆزی ئەم کتێبە لەمە زیاتر لەسەری نادوین کەسانێک هەن ڕێگە خۆشکەری ئەکەن بۆ ئەم بابەتە کە لە ناو خەڵکدا بڵاو ببێتەوە کە لە ناو خەڵکدا خەڵک ویجهە نەزەری
ئەو مەفهومە قورئانی کە قورئان هاتووە لا بداتە سەر باس و بابەتێک وا بزانین قورئان و حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ڕوقیەی شەرعی و دوعاکردن هەموو ئیشەکەی ئەوەیە بتوانێت ژنۆکە لە لەش ئینسان دەرگایانێکە. قورآن باسی کردو جن هەیە بوونی هەیە و ئاچێتە لاشە ئینسان بەڵێ ئەچێتە لاشە ئینسان. ئەوە تا زۆربەی ئینسانەکان کە مەسحورن طبعا جن زیاتری ئەچێتە جەستەی ئینسان لەبەر چی لەبەر ئەو کەسە سیحری لێکراوە تووشی مەسی شەیاطینیش ئەبێت تووشی جنش دەبێت ئەچێتە گیانی ئەو ئینسانە بەڵێ ئەچێت. یعنی تێم دکتۆرم بۆچی ئەیخوای گەورە طبی بۆچی داناوە چۆن جەستە تووشی نەخۆشە بێت دەرونێش تووشی نەخۆشە بێ لە دنیای زانستە یان تەنانەت لە دنیای ئاینیشە بڵێ ئەمە جنۆکەش دەرەشی ئەم کەسەوانێ و جنۆکە وای لێکە منوکو دکتۆرە پێتەڵێم بە هیچ جۆرێ هیچ بنەمایەکی زانستی نیە بۆ ئەم بۆ چوونە نەک بنەمای زانستی نییە بەڵکو لە ئاینیشە ئەمە بە هیچ جۆرە جێ نابێتەوە کە جنۆکەیەک بێتە لەشی منەوە لەشی تۆ لەشی کەسێکی ترەوە گۆڕانکاری لە ئێمەیە بکە چکە ئەم بۆ چوونە ڕێک پێچەوانی بۆ چوونی ئاینی ئیسلامە کراوە بە بازار ئەمڕۆ خەڵکانێک هەن بازارێکیان گەرم کردووە بە بەڕاستی تەکلیفی قورئانی مەفاهیمی قورئانی ڕۆحی قورئانی ون بووە وا دەزانین قورئان هەر بوو ئەوە هاتووە بچین جنۆکەی لە لەش ئینسانێ دەرکەین وا ئەزانین قورئان هەر بوو ئەمە هاتووە کە ئەی قورئان پەیامی هیدایەتە ئەی کوا پەیامی هیدایەتی بسم الله هەڵقێکی من كل شيء يهديك ئەو کەسەی کە ئەخوێنێ بەسەر نەخۆش باشترە لەو کەسانەی کە سیحر و فاڵ و جادو ئەکەن دڵنیابە باشترە بەڵام وتمان ئەو کەسە نابێ یعنی ئەبێت ئللا پارێکی مەبلەغێکی ئەوەندەم بیتێ بۆ نمونە $100 بێ $200 بێ من بیستومە حتا بۆ $500 لە کەسانی سندۆ خوێندوێتی بەسەریە ئەمە ناجاییزە برا لە شەرعی ئیسلام شتی وان نییە ئەگەر قەولوا بێ جنۆکەیەک بێ من مؤثیر ببم بە جنۆکە کردار و ڕەفتارەکانم لە حرەکەت بکە ئەو مدەتی کە کردار و ڕەفتارم لە حرەکەت کەوتووە و کەوتومەتە ژێر تەئسیری کاریگەری چنۆکەیەکەوە تەکلیفی من چی لێ بەسەر دێ مکەلەفێکە ئەبێ ڕۆژانە نوێشکە عیبادەت کا بەندایەتیکە ئەگەر کەوت بێتە ژێر تەئسیری جنۆکەیەکەوە مادیەن جەسەدی لە ئیش خست بێ تەکلیفی ئەم کەسە چی لێ دێت ئەبێ ئەو کەسانە جوابی ئەم قسانە بدەنەوە هیچ نەخۆشیێک نییە لەسەر زەویە کە هۆکارێکی بۆ دیاری نەکرابێ چ نەخۆشیە جەستەیەکان و چ نەخۆشیە دەرونیەکان نەخۆشی دەرونیش کە بە شێوە گشتەکەی بریتێ لە دوو گروپێکیان نەخۆشی هۆشمەندیە گروپێکیان نەخۆشی دەرونیە نەخۆشی هۆشمەندی بە مانای نەخۆشی عەقڵەکان ینی گروپێک لە نەخۆشیەکان نەخۆشی عەقڵێک کەم کەسە لە ڕووی ژیرەوە توانە کۆمەڵایەتی و پیشەکانی خۆی لە دەستایات بەشی دومیتر لە نەخۆشی دەرونی کەم کەسە وەکو دڵی تەنگە بێ بێتاقەتە بێ قەلەقە بێ خەوینێ کۆمەڵی نەخۆشی دەرونی هەن وەکو خەمۆکی دڵ ڕاوکێ ترس وەسواسی نەخۆشی عەقڵەکان وەکو شیزۆفرینیا و حاڵتی شادی بوون بۆن من لە حاڵتی شادی بوون و شیزۆفرینیا ئەم تاکانە ئەوەی کەەوە هەندێک ڕفتاری نامۆ ئەکا خەڵکی ئێمە جنۆکەیە جنۆکە چێتە گیان بڵێن کەسەکە شتێتە بەرچاوی شتە بینێ لەبەر خۆی قسە ئەکا گوێی لە دەنگە بێ ڕفتاری نامۆ بێ ئەوە چۆن دەرەکەوێت بە قورئان کە قورئانی بەسەر ئەخوێنی ئەو کەسە ئەجوولێت ڕەنگی ئەگۆڕێت پەرکەم ئەیگرێت تێک ئەچێت زمانی ئەگۆڕێت گێڕ ئەبێت ومن شر همزات الشياطين وأن يحضرون لە دنیای زانستی ئەمە زیادبوونی مادی دۆپامینە بەڵگەکەش چیە کاتێم ئەو دەرمانان ئەین بەم کەسە ئاسی دۆپامین دابەزێنێ ئەم کەسە نیشانەکانی نامێنێ و چاکە بێ هۆکارێکی هۆکاری سەرەتای ڕوودانی نەخۆشێکە بڵێن کەسێک کێشێکی خێزانیە بێ کەسێکی نزیک ئەمرێ زیانێکی دارایی لێ ئەکەوێ ئێستا ئێمە کێشەی مامەڵەمان هەیە نەخۆشی معاملە و مامەڵەمان هەیە پیاوێکە مامەڵێکی ناپەسەند و نادروست لەگەڵ ژنەکەیەکە بەو جۆرە نیە کە دین داوایەکە پەیوەندی دیکەی هەیە قسەی دیکەی هەیە شتی دیکەی هەیە ئەمانە بێ بە عوقدەی نەفسی لە دڵی ژنەکەیدا هیچ کەسێک نییە تەنفیسی ئەم ئاڕا ئەو ئەم شتانەی بکە کە لە بەرامبەر مێردەکەی هەیەی ناچار تووشی زەختی دەرونیە بێ ئەی با بۆ لای مامە فڵان کەس دوو داری پیا کێشە وڵاوە جنۆکەی تێچوو پێشەوەی باسی جنۆکەکەین ئێمە باسی مامەڵە بێ بکەین قورئان هاتووە معاملەی ژنوپیا و ڕێگەخە تا تووشی ئەم کێشە دەرونیانە نەبێ هیچ ئاەتێکمانیە باس لەوە بکات کە جنۆکە بچێتە لەشی خەڵکیەوانێ هیچ فەرمودەیەکی پێغەمەریش نییە فەرمودەیەکی صحیح و صریح بێ بڵێت جنۆکە لەشی خەڵکیەوە ئەو فەرمودەیەکەوە بە صحیحی بێنی فەرمودەیەکی ڕاست بێ باس لەمە ناکە لە چه حەدیثێکی پێغەمبەر هەیە پێغەمبەر خەڵکی بەردار دابێ وەڵا ئەمە چێ جنۆکەی لە دەرەکەم لە کام عەمەلی سەحابەیە لە کام عەمەلی سەلەفی ساڵحە هاتووە کە بەدار
جنۆکەی لە خەڵک دەرکرد بێ. بسم الله بسم الله بسم الله أعطيك من كل سحر كل سحر. من چەند جارێک شفتوم ئەگەر هەچ مامۆستایەکی ئاینی بەڵگەیەکی هەیە لەسەر بنەمایەکی ئاینی کە ئەم شتە بوونی هەیە حەز دەکەم بیخاتەڕوو، بەڵام تا ئێستانە هیچ مامۆستایەکی ئاینی نەیتوانوێت نە بە ئاەتێک نە بە فەرمودەیەکی تەواو کە بە ڕوونی بڵێ جۆنگسەر لەشی خەڵکیەوانێ نە بە فەرمودە هەمانە نە بە ئاەت هەمانە. قاچی ئیش ناکە هیچ قاچی گێڕ بۆکو جەڵتە لێ درراوە، بەس لە ئەساسە خۆی جەڵتە نییە، ئەمە سیحر و جنە، سیحر و جنە، سیحری لێکراوە جنیشی تایە، ئێستا حالیان دەستەی جنی تایە. ئەو کەسەی بیر و باوەڕی بەم شتانە هەیە یان بیر و باوەڕی پێ نییە کەیفی خۆیەتی ئەو تا دەبینێت بە چاوی خۆی. ئەگەر کابراایکی کافر چی بکات تووشی نەخۆشی و چی بکاتێ ئەو جنۆکە چۆ گیانیەوە چی لەو بکەین چۆن دەریکەین ئەو بۆ ئەم نەخۆشیە بەس لە ناو ئێمە مسلمانانە هەیە جنۆکە بەس بۆ بە مسلمانی داماوە وێرێ. ئەی باشە جنۆکەیەکی مسلمان بۆ نایە تەسیر لە منکە هەڵم سێنێ بۆ نوێژەکەم بڵێ خەبەر بەس ئەگەر لە نوێژەکەت بێ لە 8 میلیارد کەس نزیکی میلیار و شتێکی مسلمانە. ئەی ئەو وڵاتانی تر کە مسلمانین بەشێکی زۆری ئاینی مەسیحێ پەیڕەوەکە، بەشێکی زۆری جوولەکە، بەشێکی تری گاپەرستە، بەشێکی هەر باوەڕی بە ئاینە، بەشێکی بوزیە. ئەگەر ئەمانە وایان لێبێ خۆ ئەوانش بە هەمان شتڕ ئەیە ئەگەر مسلمانەکە هەندێک جار 30-40-80 دارەیە لەژێر قاچی کەسەکە کابرای مەسیحی بەسێ پرژە ئەو چارەسەرێکە. کابرایەکی خەڵکی هیندستان کە گا ئەپەرستێ ئەم حاڵەتی لە ئفلێت بوونە بەچی چارەسەرەکە تووکی مانگای بۆ هێنن تووکیگا بۆیە کوڵێنن بە چاپاڵەوە ئەیگرن ئاوەکەیەنێ ئاوێکی چڵکنە هەستێک سێرەکەی دڵت تێکەڵیە کابرا دوو پەداخەخوات بە چاکە بێتەوان. ئەکرێت تۆ بڵێ پیرۆزی قورئان هێندەی پیرۆزی ئاوێکە کە تووکی گایە بێبی کوڵێن و ئاوکەی بخۆیتەوانێ. کچەکەی من تەمەنی تقریبان 16 ساڵە قاچی دێشا مانگونیوێ نەخۆشەکەی ئێمەش کێشەکەی لە چیدا بوو لە تۆپی سمتیا بوو لەگەڵ ئەو ڕانەیە ڕانیشی وای لە هەر لەو مدەیە کە بڵی سەدانشکردن تۆزی ئەستوریش بوو بەس کە تو پڕ ئازارەکە زۆر زیاد دەبێت ئەوا بوو نەخۆشەکەمان وڵای کە دکتۆر سێری ئەم هەوە ئەشی ئەو شتەی کردەوە بە هەمان شێوە هیچی دیانە بوو سەری زۆر سوڕما هەرچەند ئەم ئەشی لەوانەیە تقریبا 10 ئەشی ئابوو زیاتر ئێمە هەموو ئەشەکانمان هەموو کۆکردەوە ئەمە ئێنا ئەوەیە برد و هیچ تی سەری لێ دەناکەم لەم نەخۆشیەوە تم دکتۆر ئەی باشە تۆ ئەگەر ئەمە بۆ هیچ شتێک نەبێت چارکە ئەی چی بکەین وڵای ئەبێ ڕووکینە مەلاکان تی کاکە واز لە مەلایان بێنن کەی وەختی مەلایە برا ئەمە نەخۆشی ترەوە پێویستی مەلای نییە وڵای تر ئێمە کە لەوێ هاتین و لای ئەو دکتۆرەی چوینە لای ئەو مامۆستای ئینوانیان پێداین مامۆستاکە لەوێ کانە سێری کردۆشتان وتیەوە کێشەتان چێوتما وڵای کێشەکەمان نەوایە دارەکەی کە پێشی ئەبێ بەداریشەوە بیگرین هیچ توان نایچی نییە تەمان لەوێ مامۆستا کە نەخۆشەکە بۆمان باس کرد وتی ئەم نەخۆشەی ئێوە نەخۆشی دکتۆر نییە مان چۆن مامۆستا وتی ئەمە دوعای لێکراوە ئەمە لەوانەیە دوعاکەش خرابێت ناو خواردنوشتی و ئەوە خواردنەکەی خوارد بێ قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس هەنێ دوعاوشتی بۆ کرد و ئەو شتانە دوعای لێ خوێن لەبەر چای خۆمان لەبەر چای خۆمان دوعاکانی لێ خوێند و دوای ئەوەی وتی هەستا کچم بڕۆ وڵا کچەکە هەستا نەخۆشەکەمان دەوتی خۆت بڕۆ ئەنجا وڵا خۆی ڕۆژ لەبەر چاومانە ئەوە ڕۆژ لەنگەلەنگی دەکرد بەس کێشەی نەبوو چکە جاران نەیتوانین بە دارشقەکەش بڕوە ئێستا ما ئەو نەخۆشەیە کە هێنامان کە هات بڵین بە دارشەقە ڕۆیشت ئێستا کانەشکول بۆ خۆی گەورە الحەمدلە ئەو بۆ خۆی بە قاچ خۆی ڕوە لەخوا بەزیاد خۆشیانە سیحر و جنن زیاتری بۆیە تووشی جەڵتا بن بۆیە تووشی نەخۆشیە بن بۆیە تووشی ناڕەحەتیە بن علاقەی نییە بەس جەڵتا لەبەرەوەی هەر خۆی ئەم کچە تەمەنێکی بچووشی زۆر گەورە نییە پای پەرۆگار الحەمدلله شیفای بۆ نادە هەوە تا بە قاچی خۆی دەڕوە علاقەی هەیە لەسەر سیحر و جن جنی تیاوە دەلەرزانە بە چاو خۆتان هەڵ دەبیدۆمان کە بڵاو بوودەوە لەبەرەوەی ئەو کەسانە بیر و باوەڕێکیان هەبێت کە جن ئەچێتە بە فەزلی خوای پەروەردگار ئەوە تا ئەم دارێ تەمەن 16 حەبە زیاتر بە کەیفی خۆی بە قاچی خۆی ئەڕات و بێنێ بسم الله بسم الله تۆزە تاوانە سیحریشی لێ کراوە طبعا سیحرەکەی فڕێدا باشتر ئەبێ ئینشاءالله تعالی خوا بەزیاد پێشەوەی کە هاتین بەدارشەقە ڕۆیشت ئێستا شکر بۆ خۆی گەورە بە قاچ خۆی ئەڕۆ ئێستا زۆر بەڵێ قەناعەتیم پێ هەیە و ئەزانم زۆر شتەیە لای مەلاکان چارەسەر بێ زۆر شتیژەی لای دکتۆرەکان چارەسەر بێ پێگومان ئێمە حاڵەتێکمان هەیە لە دنیای دەرونکەتی حاڵەتی هیستریا ئەو حاڵەتەیە کاتێ مرۆڤ هەواڵێکی ناخۆشە بیستێ گرفتێکی ئەبێ کێشەیەکە بێ ئەم شتە بەلای ئەم کەسۆ ئەو نەگەورەیە لە مێشکە ناتوانێت بە ئاسانی ڕاوی ئەم ڕووداوە بکە ئەم ڕووداوە ئەگۆڕێ بۆ هێزێکی فیزیکی لە لەشی کەسەکە
یان ئەڵێ کێ لە پەلەکانم ئیش ناکە دەستی قاچی یان دەست و قاچێکی بەیەکەوە یان ئەڵێ توانای ئاخاوتنم نامێنێ کە ئەمان زۆر ڕۆیان کەسەکە هیچ قسەیەکم بۆ ناکرێ بەس تەنها بە ئیشارەت شتت پێڵێ یان تەنانەت دەڵێت چاوم نابینەواتەیە کە لە هەستەکانی ئەم کەسە یانێکێ لە ماسوورکە جوڵەکانی لە کارەکە لایەنی کەم ڕۆژانە دە بۆ 15 حاڵەتی وا ئەبینرێت کێتە لای دکتۆر بەس دکتۆرەکە لەو کاتێک کاتی هەبێ 5 بۆ دەخولەکەندی ڕێنمای بەم کەسە بە ئەم کەسە هەڵەسێتەوە ئەڕوا واتە من نەکتەنا پسپۆڕێکی بواری دەرونی ناوێ بەڵکو بۆ خەڵکێکی ئاسایش ئەگەتەنە هەندێک ڕێنمایە با بەم تاکە ئەم تاکە بەرەو چاکبوونەوە ئەڕوا کەس نییە بڵێ دین خراپە بەڵام ئەم پیشەیە کە ئێستا ئەکرێ ئەمە نەبەشێکە لە دین نەپێشتریش بەشێک بۆ لە دین ئەم پیشێ بەشێکە لە بیدعە ئەمە بەرزکردنەوەی پێگەی ئیسلام نییە دابەزاندنی پێگەی ئیسلامە بەڵێ سڵاو ئەم کاتۆ باش کاتی خۆت باشتر زۆر سپاس پێشتر قسەمان کرد لەسەرەوەی کە جەنابەت ڕازی بووی چیرۆکەکەی خۆتم بۆ باس بکەی من ئێستا دەنگەکەی تۆ ڕیکۆرد دەکەم وەک پێشتریش بەڵێنم پێدا بووی دەنگەکەت بە شێوەیەکە گۆڕم کە نەناسرێتەوە زۆر باشە فەرموو وڵای چیتان پێ بڵم من دووجار قوربانیم جا لە قوربانی دەستی ئەو کەسانم کە نوشتە و دوعایان لێ کردم کە خوشکی مێردەکەم بوو جارێکیش قوربانی دەستی ئەوانم کە بەناوی شێخ و مەلاوە نوشتیان باکاڵە کردەوە ئەوەی ڕاستی بێ لەگەڵ مێردەکەمان من زۆر خۆشە ژیایم هیچ کێشەیەکمان نەبوو یەکتریمان خۆشەویست بەڵام خوشکی مێردەکەم بەردەوام نوشتە و دوعای لێ کردین تا کار گەیشتە ئەوەی ڕۆژێکیان لە مەتبەخەکەی ماڵی خۆمان سیرم کەش دەکاتە ناو خواردنەکەوە منیش یەکسەر دەرم کرد بەڵام ئەو وازی نهێنا ماڵی لێ تێکەم لێتان ناشارمەوە منیش بەنام بردە بەرەو کەسانی کە بەنای شێخ و مەلاوە دوعا بەتاڵەکەنەوە بەڵام لە ڕاستیە هەر جارێ بە بیانی شتێکە و پارەیان لێسەندم پارێکی زۆریان لێ کێشامەوانێ تا کار گەیشتەوەی داوای شتی خراپیان لێ کردم بەڵام منیش بە حرمەتی خۆمەوە وازم هێنا بەڵام دڵنیا بن سەدان ئافرەت هەیە کە باوەڕ بەو شتانە کات و تەسلیمیانە بێت بۆیە مناڵم بە هیچ کەسێک بەنانەباتە بەرەو شتانە بێجگە لەوەش کە شخصیەتی ئەڕوات و پارەیەکی زۆری ئەڕوات ئەی لەو دنیا چی جوابی خۆی گەورایەتەوە نیە بۆیە من هەرەو ناڵم